إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، میوانا كاني مالي خوا، لو تاري أمرمنا باسي ركنيكي ترلا أركان كاني إسلامكين كا پایەیەکی تری گرنگ، دروشمێکی تری گرنگ لە پایە و دروشمەکانی ئیسلامەکەین، ئەویش پایەی زەکاتە. خۆشەویستەکانم، خوای پەروەردگار زەکاتی کردوتە پایەیەک لە پایەکانی ئیسلام، و لە دەیەها شوێنی قورئانە لەگەڵ نوێژە بەیەکەوە باسی کردووە. ئەمەش لەبەر ئەوەی چونکە دوای ئەوەی کە ئینسان لە نوێژە پەیوەندی خۆی لەگەڵ پەروەردگارە ڕێک ئەخا، خۆی ئاش دەکاتەوە لەگەڵ خوای پەروەردگارە، ئیعلانی ئاشتی ئەکا لەگەڵ خوای پەروەردگارە، پاشان بە زەکاتیش ئینسان پەیوەندیەکانی خۆی لەگەڵ عەبدەکانی خوایە، لەگەڵ خەڵقی خوایە چاکەکات. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ: وأقیموا الصلاة وآتوا الزكاة واركعوا مع الراكعين. نوێژەکانتان ئەنجام بدەن، زەکاتی ماڵەکانتان بدەن، لەگەڵ مسلمانانە پێکەوە نوێژی جەماعەت و دروشمەکانی ئاین ئەنجام بدەن. رسول الله صلى الله عليه وسلم لو حديثي كابن عمر بما نجرته فرموي في غمري خوا فرمويتي: بني الإسلام على 5: شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله، أما يكم يانا، وإقام الصلاة، أما دوم يانا، وإيتاء الزكاة أو السيم يانا، وصوم رمضان أو تشوارم يانا، وحج البيت أيش في أنجم يانا. يعني إسلام بريتيا لبينش باي سركي خوش يسكانم بوات بأنجام داني أمانات أبي بمسلمان. خوانا خواست خوای تعالی پەنامان دا ئەگەر کەم و کورتی لەم پایانەیە هەبێ ئەبێت تۆ لە خۆت بترسی، و ئەوە یەکەم و دووەمیان خوا پەنامان بدا هەر بە تەواوەتی لە ئیسلام دەرتەکە. ئەمەکان تریش بەڕاستی ئەبێ ئینسان کەم تەرخەمیتیان نەکات، چونکە زۆر خەتەرە و کەم و کورتیەکی زۆر ئەخاتە دینەکەتەوە ئەگەر کەم تەرخەمیتیا بکەی. زەکاتدان خۆشەویستەکانم خێرێک نییە بڵێ وەڵام من ئەمە خێرێکە ئەیکەم قەیچەکە بڕێ منەتیش پێتە سەر ئەو فەقیرەیە کە ئەیکەی حەزار ئەملا ئەولاکەی کاتێکە زەکات دەرەکەی. سبحان الله، هەندێ دەوڵەمەند هەیە کاتێ زەکات دەرەکە سەیری شکل و شێوەیەکەی بەزەیت پیادێتەوە، وەڵڵا ڕێک ئەڵێی پارچێ لە گیانیە بڕی کاتی ئەو زەکاتە ئەدا. برا ئازیزەکانم، ئەمە فەرزی خوایە و ئەمە حەقی خوایە لە ناو ئەو زەکاتەیە. ئەگەر نەیدەی خوای تەعالی لێتە پرسێتەوە لە ڕۆژی قیامەت، لەوانەیە بەهۆی ئەوەوە بتخاتە جەهەنەمەوە. بۆیە ئەمە هیچ منەتێکی ناوێ، ئەمە حەقەکەیە تۆ هەر ئەبێ کە کاتی خۆی هات یەکسەر جایکەی تۆ بیخەیتە ئەو لاوە. دێ ئەنواع و ئەشکاڵ ڕێگا دۆزێت و مامۆستا ئەگەر زەکاتەکە لای خۆم ببین بێڵمەوە بە ماڭانە بیدەمە فەقیرەکە، ئەگەر مامۆستا زەکاتەکە ئاوا پێ بکەم ئاوا پێ بکەم بۆ باوکم بۆ دایکم، هەوڵ ئەدا ئەم زەکاتە هەر لە دەوروبەری خۆی با لە زەوی، هەوڵ ئەدا بەم زەکاتە ئەم زەکاتە بکاتە منەتێک پیاوەتی پێوە بکە، ئەم زەکاتە بکاتە، یعنی نازانم بۆچی، نازانم بکە کە ئەمە عیبادەتی خوایە، ئەمە فەرزی خوایە، هیچ حەقی تۆی تیا نامێنێ، یەکسەر دەری کەوجای کەرەوە، ومەیە لە یەک ڕۆژ بەسەریا بڕوا یەکسەر بیکەنە دەستی فەقیر و هەژاران. فەزلەکانی زەکات خۆشەویستەکانم، زەکات نەفسی ئینسان
پاکە کاتەوە، ماڵی ئینسان پاکە کاتەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مسلمانان لە پارە و ماڵەکانیان لە سەروەت و سامانەکانیان زەکات وەربگرە تاوەکو پاکیان کاتەوە، تاوەکو پوختیان کاتەوە. زەکات نفسی ئینسان پاکە کاتەوە لە ڕەزیلی، لە چروکی، نفسی بەرامبەرەکەش پاکە کاتەوە لە حەسوودی، لە قین و بغض کە بەرامبەر بە دەوڵەمەندەکان هەیەە. و هەروەها ماڵەکەشت پاکە کاتەوە لە ماڵی حرام. ئەو ماڵە پاکە بێتەوە بەڕێزان، واللهی پاکە بێتەوە، زیاتر نمووەکە، زیاتر گەشەکە. زەکات یەکێ لە معناکانی ئەوەیە، یعنی گەشەکردن. دووهەم ئەجر و پاداشتەکەت زۆر زۆر گەورە ئەبێتەوە. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة. خوای تعالی فەرمێن نمونەی ئەو کەسانی کە ماڵەکانیان ئەبەخشن لە پێناوی خوایە وەکو نمونەی یەک دانە گەنمێک وایە کە بیچێنی گوڵە گەنمێک دەرەکات حەوت، یعنی هینە دەرەکە ئەو دانە گەنمە ئەبێتە حەوت گوڵ دەرەکات، گشت گوڵێکی سەد گەنمی پێوەیە، یعنی یەک بە 700. وأمجى لآخير شا خوي تعالى فرمي والله يضاعف لمن يشاء. جگە لەوەی شەلەوانەیە خوای تعالی بەهۆی نێتپاکیەکەوە کە لە ناخی دڵەوە دەرەکەی، بەهۆی ئەوەوە کە پارە باشەکانت دەرەکەی، بەهۆی ئەوەوە کە هیچ چروکیەکی تیا ناکەی، لەوانەیە خوا زۆر لە 700ەکەش زیاتر بۆ تۆ بنووسێ. سێیەم خۆشەویستەکانم، بەو زەکاتە تۆ خۆت ئەخەیتە بەر سێبەری خوا، خۆت ئەخەیتە ناو ئەو حەوت کەسەوە کە هان لەژێر سێبەری خوایە، لە ڕۆژێکا کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر، لە ڕۆژێکا کە خۆر 1 میل لێتەوە دوورە، لە هەموو مەخلوقات 1 میل دوورە کە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حەوت جۆر کەسێک خوای تعالی یان خاتە ژێر سێبەری خۆی لە ڕۆژێکا کە سێبەر نییە ئیلا سێبەری خوا نەوێت، کە خۆر 1 میل لە ئینسانەکانەوە دوورە، وەکو پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم. خەڵق هەمووی لە ناو عەرەقی خۆیان غەرقی کردووە، بەڵام ئەو حەوت کەسە جیا ئەکرێنەوە. یەکێک لەوانە رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه. کابرایەکە کاتێ خێرەکە و سەدەقەکە بەدەستڕاستی نایەڵێ دەستی چەپی خۆشی پێی بزانێ، یعنی مەبەست لێرە ئەوە نییە کە دەستکە تۆ یەک لاشە یەک جەستەی، بەڵام مەبەستی ئەوەیە کە حتى نایەڵێ دەستی خۆشی پێ بزانێ، یعنی نزیکترین کەسی پێی بزانێ. کاتی ئەیبەخشی هیچ منەتێ ناکەی، نایە لەناو عالەمە باسیکەی، نایە لە ڕاگەیاندنەکانە باسیکەی، بەڵکو ئەیخەیتە ناو زەرفێک و ئەیدەیتە دەستێەوە بەبێ ئەوەی هەوڵدەی یەک کەسێ پێی بزانێ، بە تایبەت ئەگەر خۆت داتە دەستێەوە. چوارەم خۆشەویستەکانم، زەکات دەفع البەڵایە وەشیفایە بۆ نەخۆشەکانت. بەڕاستی بەو زەکاتە ماڵەکەت دوورە بێ لە بەڵا، مناڵەکانت دوورە بن لە بەڵا، خۆت دوورە بی لە بەڵا. ئەگەر نەخۆشیەکتانە بێ خوای تعالی شیفای ئەدا. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ داو مەرضاکم بالصدقة. لە جیاتی ئەوەی ئەم دکتۆر و ئەو دکتۆر بکەی، واللهی بە سەدەقەتکردن، بە زەکاتدان، بە خێرکردن تۆ ئەتوانی شیفای مناڵەکانت بدەیت. لە حەدیثێکی ترە ئەفەرمێ إن الصدقة لتطفئ غضب الرب وتدفع ميتة السوء. ئەفەرمێ بەڕاستی سەدەقە تووڕەیی خوای تعالی ئەکوژێنێتەوە، بەڕاستی سەدەقە لە مردنی خراپ ئەتپارێزێ. پێنجەم بەرەکەت ئەخاتە ناو ماڵەکەتەوە، هەرگیز دڵنیابن ئەو ماڵەی زەکاتی لێ دەرکرێ کەم ناکە، ئەگەر حەقی خوای لێ دەرکرێت کەم ناکە. پێغەمبەری خوا ئەفەرمێ ما نەقەسە مال من صەدەقە. ماڵ لەست بە سەدەقە کەم ناکە براینە، کەم ناکە، والله زیادەکە. ئیتر بۆ ئەوەنە یعنی مامۆسا من یەکێک ئابەم لەفزە نووسێتی، ئابەم لەفزە بۆ من مامۆسا بەخوا من ئەمە بە هیلاکی و ماندووبوون و عەرەقی ناوچەوانی خۆم ئەم پارەیەم دەرکردووە، مامۆسا بەخوا من ئاوا یعنی ئەنواع هەوڵەدا هەرچی ڕێگایە بگرێتە بەر بەس قەنەعەت بە تۆ بکە بێژی وەڵا زەکاتی تیانێ. لا حول ولا قوة إلا بالله. إبراء عزيزكم والله أمام مالكت بربركتك والله كميناك والله زادك يبوع أو ده هول أدي قناعات من بكي أو من حتى فتوايك لا رولي شنبوداي أي تولا لا إخواتيكي
خوای تعالی لقرآن پیروز افرمی والذین یکنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. او کسانی که ئاڵتون و زیویان هەیە، ماڵ و سەروەت و سامانیان هەیە، بەڵام نایبەخشن لە پێناوی خوایە، زەکاتی ماڵەکانیانی لێ دەرناکەن، فبشرهم بعذاب أليم، مژدەی ئازارێکی سزایەکی زۆر بە ئازاریان پێ بدە، مژدەی سزایەکی زۆر بە ئازاریان پێ بدای پێغەمبەری خوا. يوم يحمى عليها في نار جهنم، گەرمەکرێ لەناو ئاگری جەهەنەمە، فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم، يعني پێدا خەکرێت و پێیان ئەوترێ ئەمە بوو کە ئەتان شاردەوە کە خرتان ئەکرد بەشی فەقیر و فەقراتان لێ نائەدا. بەڕێزان خێر و سەدەقە حتى ئەگەر ئینسان بیکات، زەکاتی ماڵ ئەگەر ئینسان بیدا، والله بۆ پاش مردنی خۆشی ئەمێنێتەوە نەک لە دنیا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر ئینسان مرد هەرچی عەمەلی هەیە هەر هەمووی کۆتایی پێتێ لەگەڵ مردنەکەتە، ئیلا لە سێ ڕێگاوە نەبێ، لە سەدەقەیەکی جاری کە کردتە. دائیمەن جگە لەو زەکاتێکی کە هەیە ئینسان هەوڵ بدا لە دنیاە شتێک بکە ببێتە سەدەقە جاری بۆی، یعنی وەقفێ لە پێناوی خوایە بکە، پارەیەک وەقف بکە بیخاتە شتێکەوە بۆی بمێنێتەوە. يعني مثلا بۆ نمونە تۆ ئەگەر بەشدار بی لە بلۆکی مزگەوتێکە، تۆ ئەگەر بەشدار بی لە جیهازی خەستەخانەیەکە، تۆ ئەگەر بەشدار بی لە هەر کارێکی خێرە، ئەوەت بۆ ئەمێنێتەوە بەڕێز، بۆت ئەمێنێتەوە سەدەقەی جاری پێ ئەوترێ. کەم لە مسلمانانی ئەم زەمانە ئیکەن، جاران مسلمانانی قەدیم گشتیان ئەمەیان ئەکرد. ئێستا بڕۆ لە شارێکی قەدیمی وەکو کفریە، زۆربەی کفریان زۆرێک لە شاری کفری وەقفە، سبحان الله، بەڵام ئیتر خەڵک داگیری کرد، حتا لە بینی کفریەوە حتا دوانزەی مام و ئەو منتقانە هەر هەمووی تاپۆی وەقفە، کاتی خۆی وەقف کراوە لە پێناوی خوایە. بەڵام ئێستا ئەم خەڵکە مجریمە، ئەم خەڵکە کە هیچ لەخوا ناترسێ، هەلامارێدا یەکی کاتە خانوویەکی کاتە بەنزین خانەیەکی کاتە نازانم چی، بیر لەوە ناکەنەوە، ئەمە هەمووی لە کاتی خۆیان وەقف بووە، لە پێناو خوایە دانراوە بۆ ئەوەی کە بدرێ بە فەقیران و هەژاران و ئەوانەی کە پێویستیان پێیەتی. زۆر گرنگە تۆ شتێک بکەی لە پێناوی خوایە بۆت بمێنێتەوە، کو پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم، یا علمێکت هەبێ ئەو علمەت لە پاش خۆت بمێنێتەوە، یعنی خەڵکت فێر کرد بێ، ئەوانەی کە مامۆسای مەکتەبن، ئەوانەی کە مامۆسای ئاینین، کە خەڵک فێرەکەن، حتا ئەو علمە بڕات و بگات تۆ خێرت دەسەکەوێت، یا مناڵێکی ساڵحی ڕێک و پێکت هەبێ لە پاش خۆت دوعا خێرت بۆ بکە. ئەولادی ساڵح زۆر گرنگە بەڕێزان، ئەولادێک کە بە حەڵاڵ پەروەردەت کردی بێت، بەڕاستی ئەو مناڵە ئەبێتە فریاتەکەوێت. کەوابوو بەشداریکردن لە مزگەوتە ئەوەیە، هەڵکەندنی بیرێک لە پێناوی خوایە، کەفالەتکردنی یەتیمێک، هەروەها هەموو کارە خێرەکانی تر، دروستکردنی پردێک، دروستکردنی خەستەخانەیەک، ئەمانە هەمووی ئەکەوێتە بەر ئەو کارە خێریانە. داواکارم لە خوای پەروەردگار بخاتن ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، دامەزراوان بکە لەسەر دینداریەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوایە وامان پێ بکەی کەوا بتوانین فەرزەکانی تۆ ئەنجام بدەین، یا ڕەبی وامان پێ بکەی بتوانین حەقی ماڵەکانمان بدەین بە دڵخۆشیەوە، بە خۆشحاڵیەوە، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین، یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجەکانمان بدەی، یا ڕەبی خوایە دڵی دەوڵەمەندەکانمان نەرم بکەی بۆ ئەوەی یارمەتی هەژارەکان بدەن، یا ڕەبی خوایە ڕەحم بە کوردستان بکەی، یا ڕەبی ئەمن و ئاسایشمان تیا بەرقەرار بکەی، یا ڕەبی لە فیتنەکانی دەوروبەرمان پارێزی، یا ڕەبی خوایە هیچ زاڵمێ مسەڵڵەت نەکەی بەسەرمانە. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. بەڕێزان جگە لە خێر و سەدەقەیەکە خۆت بیکەی، ئەوەی کە فەرزە زەکاتی بدەی، خێر و سەدەقە ئەوەیە مەسەن تۆ پارێکە خەیتە ناو مزگەوت و فەقیرێک دێت شتێکی پێ ئەدەی، ئەڕۆیتە ماڵی دایکت یا برایەکت یا خوشکێکت لەگەڵ خۆتا شتێک ئەبەی، ئەمە خێر و سەدەقاتی زیادەی وەکو نوێژی سونەت وایە، وەکو عومرەکردن وایە کە ساڵانە تۆ ڕێ عومرە ئەکەی، یارمەتی گەنجێکە دەی کە گژن بێنێ، یارمەتی نەخۆشەکە دەی کە عیلاجی خۆی بکە، ئەمانە طبعاً مە زۆر گەورەیە. بەڵام جگە لەوانە زەکات هەیە لە ماڵەکەتە، لەو ماڵانەی کە ئێستا باسییان ئەەکەم، یەک پارە و پول ئاڵتون بێت، زیو بێت، پارەی خۆمانی بێت، دۆلار بێت، هەر پارەیەک لەو پارانەی کە هەیە گشتی زەکاتی تایە، ئەگەر بگاتە حەدی زەکات، کە حەدی زەکات ئێستا لە ژنەی فتوان نزیکەی 3 ملیۆنی داناوە، بەسەرەوە ئیتر زەکاتەکەوێتە سەری.
ماڵی بازرگانی بەڕێزان تۆ دوکانێکت هەیە یان هەر شتێک شتومەکی کڕین و فرۆشتن تۆ سیارە عسێنی و سیارە ئافرۆشی یعنی ئیشت ئەوەیە عەرزە سێنی و عەرزە فرۆشی جگە لە ماڵەکەی خۆت جگە لە سیارەکەی خۆت جگە لەو خانووی کە خۆت هایتایە جگە لەوە ئەگەر شتێکت هەیە کڕین و فرۆشتنی پێوە ئەەکەی ئەوەش زەکاتی تایە بەڵام عەرزێکت کڕیوە نیەتی فرۆشتن داد ناوە بۆ مناڵەکانتەوە زەکاتی تیان نییە بەڵام غەیری ئەوە کە کڕین و فرۆشتنی پێوە ئەەکەی کڕین و فرۆشتنی پێوەکەی کابرا تەنکەرێکی کڕیوە سیارەیەکی گەورەی کڕیوە لە خەتا ئیشەکە لە سیارەکەیان نییە لە بەرهەمەکەیان هەیە لە خودی سیارەکان نیە دوکانێک بڕێک جیهازی گەورەی تایە تۆڕنەیە و چییە و چیە ئەوە لە جیهازەکانە زەکات نییە یا معمەلێکی گەورەیە لە جیهازەکانە زەکات نییە بەڵام لە بەرهەمەکەیە ساڵانە زەکاتی تایە ئاژەڵ و حیوان لە حوشترە لە ڕەشە وڵاخە مانگا و گامێش و ئەمانە واروها لە مەڕ و بزنە ئەگەر بگاتە حەدی خۆی ئەبێ زەکاتی بدەیت بۆ نمونە لە مەڕ و بزنە لە 40 سەر بەسەرەوە زەکاتێکەوێت لە زەرعاتی شاخۆشەویستەکانم ئەگەر زەرعاتەکەت گەیشتە 715 کیلۆ بەسەرەوە زەکاتەکەوێتە سەری زەکاتەکەوێتە سەری ساڵانە بەڵام لە زەرعاتە یەک جار زەکاتە دی یعنی ئەو زەرعاتەی کە ها لە بەردەستا بەرهەمی ئەو ساڵە یەک جار زەکاتی لێدی بەڵام لە حیوان و ئەوانە ساڵانە دووبارە ئەبێتەوە لەمەڕ لە پارەیە ساڵانە دووبارە ئەوێتەوە هەنێک کەس پرسیان ئێمە کاڵێ مامۆستا پارەیەک مێ پارەکە زەکاتم لێدا ئەم ساڵش لێ بدەم ئەڵێ بەڵێ دەی مامۆستا تەواوە بێ مامۆستا گروا بڕۆ زەکات تەواوێکە لا حول ولا قوة إلا بالله إيه باشا ميدة خو كزوري ليه تكرده إيه ميدة بير لو ناكاتوا سبحان الله كسالنا زيادة سالنا بركتي تيكوي سالنا خويت على بهوي أو زكاته معلوم نار يا باريزي أو كساني كزكاة دن بيويستا يك لبر خاطري خوابي دن هيج منتو شاباشي كيتيا نبي بيشارنا وبرزان بيشارنا وزكاة كانت مجر خير يا بكي بعلني بيويستا إيه ستو ترى شي برمال دان رابو مزجود خير دان رابو مزجود ببر شاي مسلمانان و 50000 لقيفان دركب بخرسني اما بعشكرابك يا باشا ما يشاروا اوابكم يخيتنا وسنوقكم لا بعشكرابك ام خيري اشكرا ابو اوي مسلماني كي ترغيرات بيجري توك 50000 خسنايو او 1000 دينار لقيفان دركب بخسنايو اما خيري اشكرايا اما اشكرا كردني باشا ان تبدوا الصدقات فنعما هي اگر صدقاتك كانت بعشكرابك او تشاكا بلام اگر بو فقير وهجار داتان اگر داتا كسيك مشكينوا اگر خوتش نيبي بي باشترا بديت يك با شرم نكا او وان تخفوها وتؤتوها الفقراء اما بشاراوي باشا كوابو ليتان تيك نتشي شتي عام باشكرا بك باشا با خلقشتي بزانه تاوكل لقلطا بلام نيتي خود باك كروا بو او ميك الرياب كينا بو او بك خلق عندي بلام شتي فقير وهجار وزكاتي كاين بو مالي خلق باشاراوي بك منت مكة برزان منت كردن بطالية كاتبه منت كردن بطالية كاتبه مالي آخر كرة بأخوة من أوام كردو آمام كردو أو يارمتيان مداو أوام عيبة توكاتي الزكاة مالك درك أبي بالله زور سباسي فلانا كسكم كزكاتك اللي مورك أجر أوري نقردايا من شيء بكردايا أم زكاة مالك حراما لا مالك من أبنين توا أوري قرد خوي قوري لي رازي بيت من سري ما تشكم هەوڵ بدە لە باشترین ماڵەکەت دەرکە بڕێزان مەگەڕێ خراپەکان دۆزیتەوە حتا لە پارەکەتا بۆ نمونە تو 50 تێ 25 تێ مەڕۆ بە دوای هەزارێکانە بگەڕێ شەرع ناڵێ بڕوا لە باشەکانیش بدە ئەگەر لە باشەکان بدەیت فەخێر عەلا خێر ئەڵێ لە وەسەتەکان بدە مەڕۆ بە دوای ئەوەیە بگەڕێ کە خۆت حەزی لێ ناکەیت دائیمەن پیاوچاکان ئەگەڕیان چی خۆیان حەزیان لێ کرد لەوەیانە بەخشی پەلەکردنیش بەڕێزان چونکە عومر تەواوە بێ ها زوو پەلەکە تاخیری مەکە نەکا مردی چەند کەسمان بینی مرد بەر لەوەی زەکاتەکەی دەکات بەخوا مناڵەکانت لە دوای خۆی دەری ناکەن زەکات ئەبێتە مایە ئەوەی کە بینی فەقیر و هەژار کەمەکاتەوە بۆشایی نایەلێ تەنها سەروەت لە لای دەوڵەمەندەکان بێ بەڵکو دابەشە بێتە سەر هەمووانە پردێکی خۆشەویستی و ئولفەت و مەحەبەت و برایەتی لە بینی چینەکانی کۆمەلگایە دروستەکە کۆمەلگا ئەپارێزێت لە جەریمە تۆ ئەگەر هەر دەوڵەمەند گەیە ئاسمان و فەقیریش لە ژێر بێ والله بەرەبەر ئێواشە هەوڵەدەن دزی لێ بکەن ئەیان کوژن لە ئەنواع و ئەشکال شتێک بۆی پارەکەی دەستیان وەرگرن بەڵام کە زەکات ئەدرێ ئەوانە کشتی ئەتاوێتەوە هیچی نامێنێ ئەو حقد و بوغزە نامێنێ پارە تەوزیع بێتە بان هەمووانە و اقتصادی وڵاتیش زیاد دەکەن تەماشاکە لە ڕەمەزانانە بزانم خەڵک حاڵی چۆنە موچەش خۆ نەدراوە بەڵام خەڵک حاڵی باشە بێ بەهۆی ئەو زەکات و ئینەوە بازار جوولەیەکی تێکەوێت بۆیە داوایەکی برایانە بە زووترین کات زەکاتەکەت بدە بڕۆ حەسابی کە تاخیری مەکە
تەمەڵیتیان مەکە و هەوڵ بدە بەشێک دائیمەن لە ماڵەکەتیش دانە بۆ کاری خێر، بۆ کاری خێری گەورە و مناڵەکانیشت فێرکە. ئێستا کە ئەتەوێت 1000 دینار بخەیتە ناو مزگەوتەوە هەوڵ بدە بیدە دەستی کوڕەکەتەوە، بیدە دەستی کچەکەتەوە، با ئەویش فێر بێ ئەو خێرە بکە تا لە پاش خۆت مناڵەکانیش ئەهلی خێر بن.